وێنەیەکم بینی کابرایەک سێ سەمونی بەدەستەوەیە، سێ سەمونی گەورە لەقەی نووسرا بۆ ئەم پیاوە پێشی بوومە لەرزەکەی تورکیا، یعنی پێشی ئەو وەزعی کە بەهەشت بە دەقەیەک تۆ بڵێ پێش دەقەیەک پێش ئەوە خاوەنی سێ خان و سێ ڤیلەی گەورە بووە، بەڵام دوای دەقەیەک کابرا خاوەنی هیچ نییە، تەنها ئەو سێ سەمونە نەبێ کە ئەویش بە خێر پێی درراوە، خێرۆمەند پێی داوە. ئەمە ژیانی ئینسانە. لەوانەیە ئێستا تۆ زۆر زۆر دەوڵەمەند بی، یان لەوە چێ مڵک و دەسڵاتێکت هەبێ، دڵت زۆر خۆش بێ بە مڵک و دەسڵاتەکەت، بەڵام احتیمال هەیە بە چرکەیەک یا بە چەند چرکەیەک هەمووی لە دەست دەربچێ. خۆ ئەگەر ئەوە لە دەست دەرنەچێت دڵنیا بە تۆ لە دەستەوە دەرەچی. جەڵتەیەک من پیاوی وا ئەبینم لە قوتوپڕێکا جەڵتەیەک لێدا ئەمرێ، هەنی ئەڵێ چۆن ئەمە ئاوا، یعنی ئاخر چۆن ئەمە ئاوا بە قوتوم پڕی من، ئەی هاوار، بەس ئەی هاواری نییە. ژیان ئاوایە. زۆر گرنگە ئینسان عیبرەت وەربگرێ لەم حاڵەتە. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون. ماڵ و مناڵ و ئەمانە نەتان خەڵەتێنێ لە ذکری خوا، لە خێرکردن، لە چاکەکردن، بە دوورتان بەخوا هەر کەسی وا بکە خەسارۆمەندە. ها کابرایەک بە کوڕەکەی دائیم دووبارەیە کاتۆ، کوڕم ئەگەر من مردم لە دوای خۆم فلان شت و فلان شتم بۆ بکەنە خێر، کوڕم ئەگەر من مردم ئەوەم بۆ بکەن. ڕۆژێکیان شەوێکیان بەیەکەوە خۆی و باوکی بە شوێنێکا ڕۆن، شوێنەکە تاریکە و لایتێکیان پێیە، باوکشی کوڕەکەش لە دواوە لایتەکەی گرتووە، لە دوای لە پشت باوکیەوە لایتەکەی گرتووە، ئێتر لایتەکە نەک ڕۆشنایی بۆ باوکی دروست ناکە، بەڵکو چاوی ڕێشکە و پێشاکە لە دواوەیە لایتەکە. ئیتر ئەوشەڵێ کوڕم ئەو تو شێت بوویتە، ئێدە کوڕم لای دەخرێتە بەردەم، تو نەک بەرچاوم ڕۆشنەکەیتەوە بەڵکو بەرچاوم لێڵەکەی، من سەرسمە دەم ئەو خەریکە ئەڕمێم. ئەخر ئەڵێ باوە ئەمە نمونەی ئەوەیە وا تو گشتدارێک ئەیڵێ، تۆ گشتدارێک ناڵێ خێرم بۆ بکەن، ئەگەر من مردم ئەمەم بۆ بکەن ئەوەم بۆ بکەن. ئەمە نمونەی ئەوەیە، خێر لە دوای خۆت ئاوایە نەک بەرچاوت ڕۆشن نەکاتەوە، بەڵکو کێ لە دوای خۆت خێرت بۆکە. باوە گەر تۆ ئەتەوێت مزگەوت دروستکەی ئەبێ پێش مردنت دروستیکەی، ئەگەر ئەتەوێت خێر بکەی ئەبێ پێش مردنت بیکەی. دوای مردن قیمەتی نییە، بەخوا کەس بۆتی ناکە. کوور ئەوێتە شەڕ لەسەری، کوور ئەوێتە شەڕ لەسەری، کوورە مناڵەکانت زگ یەک ئەدڕن لە دوای. خەڵک هەیە هاتووە بۆ لای من 45 ساڵە میراتیەکەیان دابەش نەکراوە، برایەکیان سەیتەڕەی کردێتە سەریا و 45 ساڵە نایە لێ دابەش بکرێ. ئێستا بۆتە کێشەیە، جاران 4 برابوون، ئێستا 40 مناڵیان هەیە، هەر خەریکە زگێکە ئەدڕن، ئەم ئەڵێ بەش منە و ئەڵێ بەش منە. مع العلم میراتیش ئەو کابرایە مرد یەکسەر ئەبێت جاب ئەبێت تەعزیە بۆ دانەندێت تا میراتەکەی دابەشەکرێ، ئەبێت تەعزیە بۆ دانەندێت تا میراتەکەی دابەشەکرێ. سەیرەکەی ئەوان دابەشیان نەکردە، 45 ساڵە دابەشیان نەکردە، ئێستا شەڕەتفەنگی لەسەرەکرێ. ئەوەیە ئەگەر خێرێک چاکەیەک زوو فریای نەکەوی، وەک ئەوە وایە کە تۆ بڵێ ربي لولا أخرتني إلى أجل قريب، خو يك توزيكي تردوامت بخستا فأصدق أو كات خيركم وأكون من الصالحين. وما بياو تشات بلام خوي تعالى فرمي ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها والله خبير بما تعملون. جاء خوش يسكن زور فرصة أم دنيايا، زور فرصة أم دنيايا قد بيزار ما بن لخير كردن روجانا هفتانا، يعني اللحظ بلحظات بدواء وابقر يك دواي خيرك دبكايا يك بيويسي بيبيت يعني شلونك بيويسي بيبيت تو دست هبي لو خيره بالراسي اود بو امانيته بالراسي او ذخيريك بو دين دنيا وقيامته. بلا ما قربت ما بي كركان واولاد كان لدواي خذ بيكن ضل خوش نبي